أعوذ بالله من الشيطان الرجيم. وإنه لقسم لو تعلمون عظيم إنه لقرآن كريم في كتاب مكنون لا يمسه إلا المطهرون تنزيل من رب العالمين أفبهذا الحديث أنتم مدهنون وتجعلون رزقكم أنكم تكذبون فلولا إذا بلغت الحلقوم وأنتم حينئذ تنظرون ونحن أقرب إليه منكم ولكن لا تبصرون فلولا إن كنتم غير مدينين ترجعونها إن كنتم صادقين فأما إن كان من المقربين فروح وريحان وجنة نعيم وأما إن كان من أصحاب اليمين فسلام لك من أصحاب اليمين وأما إن كان من المكذبين الضالين فنزل من حميم وتصلية جحيم إن هذا لهو حق اليقين فسبح باسم ربك العظيم. بنابي خواهي بخشندو مهربان میوانانی قدرگران کاک دکتۆر عەبدوڵڵا حەداد سەرۆکی دەزگای نووری حیکمە مامۆستایانی ئازیز زانایانی ئاینی و کەسایەتی و پیاماقوڵان نوێنەری سەرجەمدام و دەزگا و لایەنی سیاسی و ڕێکخراوەکان دایکان و باوکانی ئازیز ئەندامان و مامۆستایان و فێرخوازانی لقی شارە زووری دەزگای نووری حیکمە و سەرجەم میوانان السلام عليكم ورحمة الله وبركاته. زۆر بەخێر بێن بۆ یەکەمین ئاهەنگی بەشی تیلاوە و مۆڵەت پێدانی لقی شارە زووری دەزگای نووری حیکمە هاتنتان بەرز دەنرخێنین. داواکاری لە خودای پەروەردگار ئەم هاتنەتان بەخێر و چاکە بۆ بنووسێت و بیکاتە توێشی و قیامەتتان و بە بەهەشتی خۆی پاداشتان بداتەوە. میوانانی ئازیز سەرەتا بە وتەیەک دەست پێ دەکەین لەلایەن مامۆستا سۆران سەڵاح بەرپرسی لقی شارە زووری دەزگای نووری حیکمە با جەنابیان فەرمێت. برایانی خوشکانی بەڕێز ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. لە ناخی دڵمانەوە بۆ پەڕی خۆشحاڵیەوە بە خێراتی بەڕێزتان دەکەین بۆ یەکەمین ئاهەنگی ساڵانەی بەشی تیلاوە و مۆڵەتپێدانی لقی شارە زووری دەزگای نووری حیکمە.
داواکارین لە خوای پەروەردگار ئامادەبوونتان لە کۆبوونەوە ئیمان لەم کۆبوونەوە ئیمانیەدا بخاتە تەرازوی چاکەکانتان و نیعمەتەکان تەرازوی چاکەکانتان و بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. سەرەتا سوپاسی خوای پەروەردگار دەکەین لەسەر سەرجەم نیعمەتەکانی بە تایبەت ئەم بەخششە گەورەی کە ئێمەی سەرقاڵی وتەپەپێسەکانی کردووە بە خوێندنەوە و لە بەرکردن و ڕابەکردنیەوە. پاشان سوپاس بۆ مامۆستاکانمان کە لە ساڵانی دوور و درێژ لە خزمەتیاندا بووین و ئەوانیش بەبێ ماندوو بوون سەرقاڵی پێگەیاندن و پەروەردەکردنمان بوون تاکو گەشتی لە ئەم ڕۆژە. سوپاس بۆ سەرجەم ئیدارە و ئەندامان و مامۆستایانمان لە لق و بازنەکان کە ئەم ئاستەی ئێستای لقەکەمان لە دوای خوای پەروەردگار بە هەوڵ و تێکۆشانی بەڕێزیان بووە. سوپاس بۆ خێرخوازان و هاوکارانمان کە وەک سەربازێکی ون بە سامانەکانیان وەک قەڵا لە پشت ئەم کار و پرۆژە پیرۆزەوە وەستاون بە دڵنیاییەوە ئەگەر هاوکاریکردنی بەڕێزیان نەبوایە ئەم پرۆژە بەم ئاستەی ئێستا نەدەگەشت. بە دڵنیاییەوە پاداشتی ئەوان بە ئێمە نادرێتەوە و پاداشتان لای خوای پەروەردگارە. بۆیە داواکاری لە خوای پەروەردگار بە بەهەشتی خۆی پاداشتیان بداتەوە. سوپاس بۆ ئیدارە و لایەنە ئەمنیەکان و ئەوقافی قەزای شارەزور کە هەمیشە هاوکارمان بوون و کار ئاسانیان بۆ کردوین لە ئاهەنگ و چالێکیەکانماندا. سوپاس بۆ کەناڵی پەیامی خۆشەویست کە هەمیشە پشتیوانێکی میدیایی گەورەمان بوو و هەر کاتکار و چالێکیەکانمان پێویستی بەوان بوو بێت لە خۆبردووانە هاوکارمان بوون. هەروەها سوپاس بۆ شارەزور نیوز و سەرجەم ئەو کەناڵ و پەیج و تۆڕە میدیایانەی ڕۆماڵی کار و چالێکیەکانمان دەکەن. بەڕێزان، زۆرێک لە خەڵکی هاوکار و پشتیوانمان بوو، بۆیە لێرەوە سوپاسی سەرجەم ئەو کەسانە دەکەین ئەگەر تەنها بە دوعایەک یان وشەیەک یان هەر شتێکی تر بوو بێت. سوپاس بۆ ئێوە بەڕێزان، میوانانی ئازیز، سوپاس بۆ ئامادەبوونتان لێرە. بەڕێزان، لقی شارەزوری دەستگای نوری حیکما لە ساڵی 2018 دامەزراوە. هەر لەو کاتەوە تاکو ئێستا لە سایەی خوای پەروەردگار و پاشان بە پشتیوانی هەموو لایەک بۆ بەقەڵایەکی بانخوازی ئیسلامی و قوتابخانەیەکی کاریگەری بواری قیرائات و زانستە شەرعیەکانی قورئان و پەروەردەکردنی مناڵان و نەوجەوانان و گەنجانی قەزای شارەزور و دەوروبەری. بەڕێزان، لقەکەمان لەگەڵ سەرقاڵبوونی بە زانستی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز بە سەنەدی متصیل کە سەنەدێک دەکاتەوە بە باشترین مامۆستای مرۆڤایەتی پێغەمبەر محەممەد صلی الله عليه و آله وسلم، هاوکار سەرقاڵی لەبەرکردنی قورئانی پیرۆز و ختم و تەفسیر و تێگەشتن لە مەبەستەکانی و سەرقاڵی پەروەردەکردنی نەوەیەکی بە ئاکار و بەڕەوشت و سوودبەخشە بۆ چواردەور و کۆمەڵگا. هەروەها لەگەڵ ئەمانەشدا گرنگی داوە بە زانستە شەرعیەکان و ئەکادیمیا و زانستی فەرموودە و پێشبڕکێ و خوری پێگەیاندن و کۆڕ و سیمیناری پەروەردەیی و ئەنجامدانی بەهارەگەشت و چەندین کار و پرۆژە و چالاکی تر بۆ ئەوەی بتوانین زۆرترین سوود بە دانیشتوانی سنوورەکەمان بگەێنین. ئەم بۆنەیەش کە ئەمڕۆ ئێمە و ئێوەی لەم هۆڵەدا کۆ کردوێتەوە یەکێکی ترە لە چالاکیە هەرە دیار و بەرچاوەکانی لقەکەمان کە بریتێ لە ئاهەنگی دەرچوون و مۆڵەت وەرگرتنی قیرائاتی قورئانی پیرۆز بەڕشتەی پەیوەست و سەنەدی متصل بە پێغەمبەری سەروەرمان صلی الله عليه وسلم. ئەمڕۆ ئێمە لەبەر گرنگی بابەتەکە ئاهەنگ دەگێڕین کە پەیوەندی بە وتەی خوای پەروەردگارەوە هەیە و ئەمڕۆ دەستگاکەمان بەشێکی مامۆستایانی قورئان پێشکەشی کۆمەڵگای کوردەواری و قەزای شارەزوری خۆشەویست دەکات. ئەمڕۆ 6 مامۆستای موجیز واتە مۆڵەتدەر لە برایان و خوشکانمان مۆڵەتی قیرائات ئەبەخشن بە 13 مامۆستا بە ڕیوایەتی حەفسی عن عاصم. جێگای باسە ئەم خوشک و برایانە ئەمڕۆ لە مۆڵەت وەردەگرن لە هەردوو ڕەگەزن و لە هەموو ئاستەکاندا. پڕبەدڵ پیرۆزبایی لە مۆڵەت وەرگران دەکەین و دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانیان دەکەین و داوای یارمەتیان لە خوای گەورە بۆ دەخوازین. لە کۆتاییدا دووبارە بەخێراتنی بەڕێستان دەکەین و بە ئامادەبوونتان داواکاری لە خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتان بداتەوە. وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. پیغمبریان لمانگا پیغمبریان لصال مانگی لغاری حرایا بو افکار ایکر بخلوت سرایا بیری اکردویا چون بی دنیا بی سر و سامایان چون بی خوانا صفحی آسمایان
ئەم ڕۆژ و مانگ و ئەستێرەی گەشایە ئەم سەد سوبحەینێ ئەم نەشئە بەخشایە ئەم دەشت و سارای زمڕۆدی پۆشایە ئەم کێوی بەرزی سەد هەوا نۆشایە تا بۆی حاصڵ بۆی مەرتەبەی کەمایە عمری شەریفی گەیشتە چل سایە ڕۆژی دووشەممە حەفتەی ڕەمەزان جبریل هاتە لای بە ئەمری مەنان پێی فەرموو ئیقڕە ئەی صاحب تەمکین جوابی دا من ئومیم بێخەت و نووسین جا وشایە یاردیەوایە جبریلی ئەکرایە خوێندیەوە ئیقڕە تا ما لەم یەعلایە بەڕێزان ئامادەبانی خۆشەویست ئێستاش وتارێک پێشکەش دەکرێت لەلایەن زۆر بەڕێز مامۆستا دلێرگەرمیانی با بەڕێزیان بفەرمێت. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله بابتك يسبوي كوبينته إنسان بيصفاص وشكري خواي پروردگاري لسركات كخواي پروردگار عز وجل سرقالي كردين بخدمت كردني كتابك خويوا ك پیرۆستترین کتابی خوای پەروەردگار کە ئیتر کتابی کە لە پاشەوە نایەت قورئانیش جیاوازی هەیە لەگەڵ هەرکێ بە ئاسمانەکانی پێشووە هەم سەرجەم کتێب و بەرنامە دەستنووسەکانی بەشەرە ئەمەی کە بۆی کۆبووینەتۆ ئەمە سەرچاوەکەی ئەگەڕێتۆ بۆ زەمەنی پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم گوێبیستی هاوڵان بووە کە قورئانیان خوێندووە کە لە پێشە لە جبریلیش لە خوای پەروەردگار عەزە وەجەل بەڵام دواتر من ئەوە بڵێم هاوڵان کە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم کە گوێی لێبوو یەکێک لە هاوڵان کە قورئانی خوێند کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم گوێی لێبوو فەرمووی لقد أوتيت مزمارا من مزامير ابن داود ليرة بلغبو لسر إقرار كردني بيغمبر صلى الله عليه وسلم بو خويندني أو هاولا يعني أما أوبلهم قرآن كخواي پروردگار بليني داوة بي پاريزيت پاراستني قرآن يكيك لهو گوركاني بريتيا لم قورئان خوێندنەی کە کۆمەڵێ خەڵک بەگوێ ئەیبیسن کۆمەڵێ خەڵک یعنی چی شەیخە مامۆساکە گوێ ئەگرێ لە تەڵەبەکەی قورئانی بۆ خوێنێت یان مامۆساکە قورئان بۆ تەڵەبەکە ئەخوێنێت تەڵەبەکە لە دەمی مامۆساکەی بۆ وەریەگرێت کە ئەمە عەرض و سەماعی پێ ئەوترێت جا کەوا بوو پاراستنی قورئان لە عهدی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بەم شێوە هاتووە ئەو کاتەی کە في إمام عمر رضي الله عنه لا جيلبو هشام كري حكيم قرآن يخوض لنا ونيجابو فرمودك له صحيح بخاري ومسلمة فرمي ويستم بكرم السرية نعم هم لبركمي كاتك هم فرمودك عن خيرمو فرمي بلام صبر مقرت تاتواوي كرت كتواوي كرت أمي مقرت رام كشابردن بو خدمتي بيغمبر صلى الله عليه وسلم وتم أي بيغمبر إخوة تمام أم قرآن بشيوه يكتوى بمندوتوى أم بمشيوه نيخويندوى پیغمبر عزیز صلی الله علیه وسلم فرمی ارسله یا عمر بريدة عمر فرمی اقرأ یا هشام اما يلي روا كأما باسی او سنده بکن که سبوی کوبینتو امبرانا ابم شیو امبرا خوشکانه که پیروز بیان لیکم دوای اشارتی پیکم فرمی اقرأ یا هشام دستی کرده خوندنوی قرآن که پیغمبر عزیز فرمی هكذا انزلت ابم شیو دابزیوا پاشان فرمی اقرأ یا عمر امام عمر خوندی فرمی هكذا أنزلت أما بلغي إجازة بيدانا
كوكات علماء فرنكات وعيوندا في غمر عزيز صلى الله عليه وسلم فرمي إن هذا القرآن أنزل على 7 أحرف فاقرأوا ما تيسر منه كابو ما تشيبوا في غمر عزيز صلى الله عليه وسلم إقراري خواندني إمام عمر كهشامي كرد علماء فرمون هذه إجازة أمية وهيج كتاب يكشنية وكو قرآن پارێزراوە بێت کە ئێستا ڕۆمەسەریە کاتی ئەبوو موسای ئەشعەری قورئانی خوێند پێغەمبەر نەیەزانی پێغەمبەری ئازیز گوێی لێیەتی فەرمووی لەو ڕەئەیتونی وأنا أستمع قراءتك البارحة لقد أوتيت مزمارا من مزامير آل داود يعني مزمار من مزامير بس أصلي أعطاك الله صوتا حسنا خوا دنجيكي خوشي بيداوي كابو پێغەمبەری ئازیز ئەمە لێرە پێغەمبەر مامۆستاکەیە بیستی بەڵام کاتێ پێغەمبەری ئازیز خۆی ئەیخوێند مامۆستاکە بۆ تەڵەبەکە ئەیخوێنی کە هەموو ئیجازەیە بریتێ لەم دوانە یا مامۆستا گوێ ئەگرێت چونکە زۆر زەرورە مامۆستا گوێ لەو تەڵەبە بگرێت و زۆر زەروریشە مامۆستا ببینی بە زبانی خۆی بە لێوی خۆی هەندێک پێی تێ پێویست بە لێوەکە هەندێک پێویستەکە زبانی ببینی هەندێک پێویستەکە پێت بڵێ زبان بخەرە ئەو شوێنەی دانەوە چونکە بۆ ئەگەر ئەمە نەبێت ئێستا من هەموو جارە لە ئەم احتیفالانە وتومە من ئێستا شعرێک بخوێنم بۆ ئێوە تەشبیهی نەبێ بە قورئانەوە کاتێ شعرەکە ئەبینی مامۆستایەک لە ئەدەبە شارەزایە لە شعرە بەڵێ مامۆستا وەڵڵاهی حەیفە و شعرەت بۆ تێکدا هەر کوردیش قسە ئەکەم بەڵام بۆ لە کاتی شوێنی دەنبەرزکردنەوە لە شوێنی وەسانە کە ناتوانم وەکو پێویست ئەدایی بکەم خراپی نەکەم باشترە بەڵام قورئان کەلامی خوایە پیتێک ماناکەی بڵێ چی کاتێ من ئەڵێم ضل كاتي الله ضل يكان بمعنى قمرابون يكان بمعنى تياشون يكان بمعنى ويلبون يكان بمعنى بقاء اي باو كابو اما من زور دس خوشكم لمبرا خوشكانك بتوانين او بوشيوي كالصحيحه بباريزريا تو هركس هلا مجالي خوي بينا خوشه وتاري ما مصايق وكو خوي نيلي تو قليديك اي بكلامي خواك معناه بيتا غوري من كثر بكم بكسره أميان بمعنى زور أميان بمعنى إشكال كابو ضرورة أم علمائي كيك لو واجباني كبيريسا همو ما مصاريك آيني قتابي قرآن بانخواز آقاي بيبيد فاشان بيغمري آزياء فرمي صلى الله عليه وسلم من أحب أن يقرأ القرآن غضا كما أنزل فليقرأ على قراءة ابن أم عبد كيف القرآن غض يعني مشتي هموش تيسرتا وتعظى كيف القرآن بوشي وبخوانه كسرتا شون دابزيوه باوكو قراءة عبد الله بن مسعود بخوانه أما إجازة پیغمبر صلى الله عليه وسلم عبد الله أتواني بخلق بيليته أم إجازة شنبر أو خشكانه ولي أقرن أقريته بو زمني وهندي كان بو أبي هندي كان بو عبد الله بن مسعود هندي كان بو إمام عثمان تا أقاته پیغمبر صلى الله عليه وسلم براسي شهاديك إنسان فخري بيونك لو روك ئاگای لە خۆی نەبێ بیداتە پاڵ خۆی فەخری پێوە بکە کە یەکەم ئیجازەیە لە ئەڵڵاوە لە خواوە دابەزیوە کۆتاناوەکەی ناوی خۆتە جا لێرەوە پاشان بۆ تابعین تاوەکو گەشتەتە ئەوەی کە ئەسپاس بۆ خوای گەورە ئەوە ئێمە لێرە کۆوینەتەوە باس لەوە ئەکەین لێرە مەڵێن بۆ چییە ئەم ئیجازە بۆ پاراستنی قورئان چۆن نووسینەکەی خوای گەورە پاراستوێتی زانایان زۆریان وتویانە لە کتێبێکمان نووسیوە هەر ئەو شەوە 70 جار پیا چوومەتۆ هەر ئەو شەوە کە بڵاوم کردوتۆ وتومە خۆزگە ئەمەم نەنووسیایە خۆزگە ئەمەم بۆ زیاد بکردایە ئیشی بەشەر وایە بەڵام ئەم قورئانە خوای پەروەردگار عەزە وەجەل ڕەسمەکەی ئێستا گەر من نامێ زۆر وردی بکەمەوە ڕەسمی قورئان هەندێ پیتەیە بۆ نمونە ئەبینی ناخوێنرێتەوە بەس نووسراوە هەندێ پیت هەیە کە ئەنووسێ جاری وایە ناخوێنرێتەوە ئەبینی لێرە تا بگەیتە هەموو سەرعەرزەوەی قورئانی لە لای مامۆسایە خوێندی بێ بە ئیجازە کاتێ بڕۆڵێ فیه مهانە ئەو کەلیمە لەوێ کەسراکا بە یا تەنها لەو شوێنەش لە ڕیوایەتی حەفزە هەندێک شوڕەکە بە واو نووسراوە چونکە لە ڕیوایەتەکانی ترا بێ بە 12 شێوە مەجال تێ لەسەری ڕاوەسیت کەوابوو لێرە هەندێک هەر شوڕەکە بەس بە هەمزە نووسراوە ئەم پاراستنە خەڵکێکاوە سادە تەماشای کە لەوە ئەچێت نەزانی چییە کە ئەوە لە ڕووی مەکانەت حڕێز و حرمەت مێ بۆ برایەکە نێزانم هەموو عیلمەکان هەر کۆمەڵی خەڵکی تایبەتە پێوە بەڵام ئەم نووسینە خوای گەورە بۆ ئێمەی پاراستووە
کەوا لە نووسینە پارێزاوە ئەم ئیجازە دەنگی قورئانە پارێزێت ئەو دەنگەی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم چۆن خوێندوێتی ئەوە بۆتە پارێزێ بۆیە من لێرەوە ئەڵێم هەندێک جارە بینم احتیمالە هەندێک کەس عوزرێکی خۆی هەبێ نەزانێ لەو ماوە کەسێکم بینی ئەوە تعلیق لە بابی قرات دەڵێم چییە قوڕی خۆتان هیلا کردووە خەریکە قوڕکتان دەرەچێت ئەو ئەمە بۆ خۆتان بەمەوە مەشغوڵ کردووە مامۆستاگیان ئەم شێوازە خوێندنانە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە جبریلی وەرگرتووە جبریل بەو شێوە دایەتی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم پێغەمبەری ئازیز بەو شێوە دایەتی هاوڵان بەو شێوە گەشتۆتە من تۆ ئەگەر لە ڕیوایەتێکی کە شارەزانی ئەگەر کەسێ لە لای تۆ بڵێ کاکە بڵێ بسم الله مەجرێها ئەو بۆ زبان لارەکەی تۆ ئەوە کەی قورئان وایە تۆڵێ ماوەساگیان ئەم کەلیمە ڕەسوول الله وا خوێندێتی ئومەتی ئیسلامی کردووەتە یەک سەوتی قورئان ڕەسمی قورئان باوەڕتان بێ حکومەکەشی بگەڕێنەوە بۆی ئومەتمانەکا بە یەک هەر بگەڕێنەوە حکومەکەشی جێبەجێ بکەین فإن تنازعتم في شيء فردوه إلى الله والرسول مسلمانان أبنى يك بمرجع دو خاليان تيابي يكم غير خالصي بوخوا إيش نكات بيني خوي خوا بوخوا بيه دوهم تيجشنكي لو قرآن وسنة صحيح بيه من قرأ القرآن فليسأل الله به أو القرآن خويني بعد دعوة لخوابك خوا باداشي داتو فإنه سيجيء أقوام يقرؤون القرآن يسألون به الناس ڕۆژێک دێتە سەر ئومەتمە کەسانێک دێن قورئان ئەخوێنن بەهۆی قورئان و داوا لە خەڵکیەکەن خەڵکیش یارمەتی دەری ئەوانە نەبێت قورئان بەرنامەی ژیانە قسەت لەگەڵەکات بۆ نەهاتووە دنیای پێ بەدەستبێنیت جا هەر برایەکە خوشکی هەر مامۆسایە ئەم عیبادەت نافرۆشرێ بە پارە ئەمە عیبادەتە نابێ پارەی لەسەر وەربگری لە کۆتاییشە خوا پاداشتان داتەوە ئامادەبوونی هەمووشتان ئەم برایانە ئەو خوشکانە یا ڕەبی خوای گەورە لێتان وەربگرێ بە مامۆستاتانە بە قوتابیتانەوە ئەمە جێگای دڵخۆشیە بۆ خۆمان بۆ میلەتەکەمان بۆی ئەو خاکە کە ئەوە قورئانی تیا بخوێنێت خوای گەورە بەرەکەتیشی تێخات جیاوازە خاکی ئەگەر شتی خراپ کەسابەتی خراپی تیا بکرێت عارەقی لەسەر بخوێنێت لە ڕۆژی قیامەتی شایەتیەدا ئەبێتە مای ئەوەی بەرەکەتی خوای گەورەشمان لێ ببڕێت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك داوا لە مامۆستا عەبدوڕەحمان تاوگۆزیەکەین بە پێشکەشکردنی شعرێک بە ناونیشانی قورئان ڕێبازی ژیان با فەرمێن بەخشانێکە بە ناوی قورئان ڕێبازی ژیانت بێت گەر دەتەوێ بەشکۆبی شیرین گۆبی بێخەم خۆبی هەم شەکراوی گفتوگۆبی بێدرۆبی هەر یەک لۆبی چوار وەرزەش چڵ و چرۆبی کارا و کۆبی بەمانای وشە مرۆبی لە هەر کوێ باسی باش کرا یەکیان تۆبی لە هەر کوێ باسی باش کرا یەکیان تۆبی قورئان لە دڵدا هەڵبگرە گەر دەتەوێ قورئان ڕێبازی ژیانت بێ میوانی بە میوانت بێ با هەر تەنها پەیوی قورئان شا ئەستێرەی سەرشانت بێ هەتا ڕاحەتی گیانت بێ تا فێر ببی و ویژدانت بێ نانا بەخوە بەدەم نابێ دەبێ بە ڕۆح هەوێنی بوون و مانت بێ تا فێر ببی ویژدانت بێ هەم داینەمۆی کاروانت بێ چراخانی ماڵ و حاڵ و ساڵ و داڵ و ساڵ و دڵ و دیوانت بێ فێرخوازی ئەو قورئانە بە قورئان بۆ هەرکێ بوو بە تاج سەد ماشەڵڵا نە دڵی دەکا بە گەراج نە سەریشی دەکا هەڕاج بە گیان و ماڵیش بیداباج بەخوا نەبێ بە هیچ کەسێ نابێ ئاتاج مادام وایە قورئان بکە تاجی سەرت بەریگی حورمەتی لەبەرت دەبیە چرای دەوروبەرت بە ڕەوشتی دەیبەیتەوە ئەوەی قورئان شکۆیەتی نابێ بە کەس پاش کۆ نابێ و هەر خۆیەتی ئەوەی قورئان شکۆیەتی نابێ بە کەس پاش کۆ نابێ و هەر خۆیەتی
دەبێ بە شەم و شەڕ نابێ هەر حەق دەبێ و بەگەڕ نابێ هەر فەڕ دەبێ و بێفەڕ نابێ بۆ خێرچەقە و بەپەڕ نابێ مەردە و هەرگیز بەمەڕ نابێ مەردە و هەرگیز بەمەڕ نابێ بانگی ڕوونە و قەت کەڕ نابێ بە کەسیش چاخ و لەڕ نابێ دایم شیرینە و پەیوی دەڕ دەی بەو قورئانە نورین بە هەست کە هەر کەس قورئان کەتەلۆکی ژیانی بێ دایم خەمی دەم و داوێن دڵ و دەست و زمانێتی هەر کەس قورئان کەتەلۆکی ژیانێتی دایم خەمی دەم و داوێن دڵ و دەست و زمانێتی هەر گوڵ نییە گوڵە باخە هەر زیخ نییە کێ و شاخە شڕ و شپرز و شل نییە بەدەماخە کەشخەیە و پۆشتە و پەرداخە لە متمانە هەورامان و بۆ پتەوی قەرەداخە دایم گەشبینم و بێئاخە ئاوەدانی دڵ و ناخە کوێستانە و شنەی لەیلاخە با کەتەلۆکی ژیانت بێ ئەم قورئانە هەرکێ قورئان بەرنامەی بێ بە هۆش و گۆش و ڕووخۆش و بۆ چاکی و پاکی پەرۆش و لە خەمی ئەو من و تۆش و کەشی خۆش و حەڵاڵ نۆش و دوور لە دەرونی نەخۆش و هەمیشە شاد و بەجۆش و مژدەی دڵی هەمووانیشە بۆ خۆشبەختی و دڵارامی ئەم قورئانە کارخانەی مرۆڤ سازیە بۆ ئادامی هەم باڵایە هەم بەرگی پۆشتە و کاڵایە هەم ئاڵایە دەرگایدا ناخاواڵایە دەفەرمێ ڕاست و ڕاساڵ بە هەر قاڵە قاڵ مەبە قاڵ بە ناحاڵی مەبە بێحاڵ بە گرژ و مۆن مەبە ڕوئاڵ بە سفر مەبە بۆ ژمارە و پیت و وشە هێمای گونجاو و نوختە و خاڵ بە هێمای گونجاو و نوختە و خاڵ بە ناخاڵی مەبە پڕخاڵ بە زاڵیش مەبە و دژی زاڵ بە زاڵیش مەبە و دژی زاڵ بە چراخانی دەور و بەر و لادێ و شار و کوچە و شەقام هاوڕێ و هاوسێ و هەرچی ماڵ بە بەڵێ قورئان ڕێگای خێرە زانکۆی ئادەمی جوامێرە کێ پێی ئاشنایە دلێرە ئەگەر مێیە ئەگەر نێرە ڕێی ڕازگۆیی و ڕزگاریە هەر کێ فێرە لە زاتی شاوەک و شێرە ئامیانی ئاشتەواییە و وەرە دڵی پێ بسپێرە با قورئان ڕێگەی ژیانتان بێ هەتا دایم هەتوان تا بێ یەخوا چوار وەرزە هەر گوڵ بن خوا لە دڵ بن خوا لە دڵ بن خوا لە دڵ وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه بەڕێزان ئێستاش وتەی سەرۆکی دەزگای نوری حیکمە پێشکەش دەکرێت لەلایەن بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد با بەڕێزیان بفەرمێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا بناوي أنجمني بالا زۆر دەستخۆشی لە لقی شارە زووری دەستگاکەمان دەکەم هەر لە جەناب بەڕێوەبەر و هەروها دەستەی کارجێڕی و هەموو برایان و خوشکانی خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و هەروها لەو خێرخوازە بەڕێزانەی کەوا هاوکاری بووینە وەکو مامۆستا باسی کرد وەکو سەربازی ون خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە و بێگومان شەریکن لە هەر پیتێک لە قورئانی پیرۆز کە لەو دەستگایەدا دەخوێندرێ و هەروها دەستخۆشیم لە مامۆستایانی بەڕێز بە تایبەتی ئەوانەی کەوا موجیزن ئەوڕۆ و پیرۆزباییم لە قوتابیانی بەڕێز کە ئیجازە وەردەگرن خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە و بەخێر هاتنی هەموو میوانانی بەڕێز دەکەم بە تایبەتی مامۆستایانی عەمامە پاک یاخوا بەخێر بێن شەڕەفمەندان کردین خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە.
بەڕێزان دیارە ئەو برا و خوشکە بەڕێزانەی کە ئەو ئیجازەیە وەردەگرن هەم شەڕەف و گەورەیە هەم مەسئولیەتە هەم ناز و نعمەتە. پێش هەموو شتێک بەڕاستی شەڕەف و گەورەیە لە سەنەدێک بی کەوا کۆتاییەکەی لە بەشەر دەگاتەوە خەیر البەشەر کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەویش لە جبریلەوە عليه السلام ئەویش لە رب العزة جل جلاله سبحانه وتعالى. ومسؤوليتيشا مسؤوليته لسندێک دابی کە لەناو بەشەر بە رەسوول الله دەست پێ دەکات صلی الله عليه وسلم کە دەفەرمێ بلغوا عني ولو آية بلغوا عني ولو آية. ئیتر بەڕاستی مەسئولیەتە ئەو سەنەدە پیرۆز و مبارەکە کاتێک کەوا گەیشتیتە دەست تۆی بەڕێز لە برایان و لە خوشکان پێویستە عەهد و پەیمان بدەیت کە نابی لای تۆ بوەستی، پێویستە بەڕێزیشت ببەخشیەوە، وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم جێبەجێ بکەیت. و هەروەها بەڕاستی ناز و نعمەتیشە لەبەر ئەوەی کاتێکەوە قورئانی پیرۆز بەو شێوەی دەخوێنیەوە کەما ئونزیل على رسول الله صلی الله عليه وسلم والله شیرینی و تام و لەزەتێکی هەیە لا يعرفها إلا من ذاقها والحق ما شهد به الأعداء. تەماشا دەکەی کەسێکی ناموسڵمان وەکو وەلیدی کوڕی مغیرە کاتێکەوە سوورەتی غافر لە پێغەمبەر دەبیستی صلی الله عليه وسلم کە دەگەڕێتەوە لێی دەپرسن چیت بیست دەڵێ لقد سمعت من محمد آنفا كلاما لمحمد صلى الله عليه وسلم قسو فرموديكم بيست ما هو من قول الإنس ولا من قول الجن. وراستي ونقصي بشرة نقصي جنيشا وإن له لحلاوة شيريني تيدايا تماشاكا إيماني شبينية وإن له لحلاوة وإن عليه لطلاوة شيريني تيدايا كلامك وشكاني وهروها دا بوشراوة زوربا شتيشي جوان ورونقدار وإن أعلاه لمثمر وكدارك سرويكي زور بربومي بيويا وإن أسفله لمغدق وجيركشي وكدارك رجي بناخي زويدا كتايا وإنه لا يعلو وما يعلى عليه. كلامك برز دبيتو بصر همو كلامكان ولا وما يعلى عليه هيج شتيقنا لسربي أو بي أو شاهدي كسك كإيماني بيديه فكيف بكسك كإيماني بيهبي فكيف بكسك كإيماني بيهبي تتامو لذته خوشيك وحلاوتك ناظر دروني هسبيبك غريب إشنية لبر أوي كلامك كلامي أو ذاتك وخالق مالك مدبري أو كسيه سبحانه وتعالى. إتر بوشيوي تام لذة تشيجي هي كاتك ودي خوينيوا دي باشا خريق بون بقرآن بفيربوني بفير كردني لخزمت جياني هولدام وتدبر وتيجيشتني اگر او تام لذتي هبي وبهشتك نناضلو درون دروز بكا فكيف جيبجي كردني احكام كاني تصور دكي جياني كومالقايك اگر لجير ساي احكام كاني قرآن وهروها سنتي پیغمبر صلى الله عليه وسلم سبهشتك لسر روي زي لو او كومالقاي دروز ببي يا ربي خويا تسامرون كي وبروجه بەڵێ بەڕێزان ئیتر ئێمە لە دەستگای نووری حکمە کە لە 2007 بە فەزلی خوای گەورە لە هەولێر دروست بوو کە ئێستا ئەلحەمدولillah لە زۆربەی شار و شارۆچکەکان لقێک یان بازنەیەکمان هەیە هەوڵ دەدەین لەو دەستگایەتە بە مەنهەجێک
کە هەڵێنجراوی قورئان و سنەتە کەسانێک پەروەردە بکەین لە قورئان و لە کچان کەوا هەم لە بۆ خۆی کەسێکی چاک بی بەختەوەر بی لە دنیا و لە قیامەتی و هەروەها کەسێکی چاکەکاریش بی لۆ دەوروبەری و کۆمەڵگا لە ژێر سایەیدا بحەسێتەوە. ئیترەوە هەوڵی ئێمەیە و هەروەها بەو پەڕی قەناعەتەوەش کاری لۆ دەکەین چونکە پێمان وایە چاکترین ڕێگایە لۆ بەختەوەری دنیا و قیامەت هەم لۆ خۆمان و هەم لە بۆ کۆمەڵگاشمان. لەخوای گەورە دەپاڕینەوە لەو براو خوشکانە و لە هەموو مسلمانان پیرۆز بکە و قبولی بکە. خوای گەورە ئەو کاروانە بەردەوام بکە. خوای گەورە سوبحانەه وتەعالا چاومان ڕۆشن بکاتەوە بەو ڕۆژەی کەوا قورئان حاکمە لەسەر ڕووی زەوی و ئیتر بەختەوەر بین لە دنیا و بحەسەینەوە لە سایدا و هەروەها لە قیامەتیش شاد بینەوە بە شەفاعەتی رسول الله صلى الله عليه وسلم وبشفاعة قرآن الفيروز دوباره بخير بين. بارك الله فيكم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خی گەورە پاداشتی بە خێری مامۆستا دکتۆر عەبدوڵڵا حەداد داتەوە. میوانانی عزیز، وەک لە وتەی بەرپرسی لقدا ئاماژەی پێکرا، لقەکەمان لە دوای خودای پەروەردگار بە هەوڵ و تێکۆشانی زۆرێک لە برایان و خوشکانی بەڕێز بەم قۆناغەیە گەیشتووە و یەکێک لە ستافە هەرە دیار و مادوونە ناسەکانی لقەکەمان لیژنەی باڵای ڕاستاندنی قورئانی پیرۆزە و مامۆستایانی مۆڵەدەر. بۆیە وەک وەفایەک بۆ هەوڵ و تێکۆشانی بەڕێزان سپاس و پێزانین و خەڵات دەبەخشرێتە سەرۆک و ئەندامانی ئەو لیژنەیە و مامۆستایانی مۆڵەدەر. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەکەین بفەرمێت بەبەخشینی سپاس و پێزانین بە مامۆستا ئەحمەد بێسەڵمێنی، مامۆستا فاروق حسێن و مامۆستا عوسمان فەرەج. ليسكت مضرب مترنح قتل الحياء على ظليل العود ذبحت مشاعرنا بكل قصيدة مسكونة بخيال كل بريد إبليس معرضه متباهيا باللواء المعقود اقرأ ليبدأ قلب كل مروع اقرأ ليسمع كل من في سمعه وقرب من الأقصى إلى مهد. خی گەورە پاداشتی کاک دکتۆر داتەوە. مامۆستا شەریف جێگری سەرۆکی دەستگای نووری حکمە دەکەین بفەرمێت بە بەخشینی سوپاس و پێزانین بە مامۆستا گەرمیان سەلاح، مامۆستا سۆران سەلاح. قصرا شامخا أذني إلى عينيك كل بعيد كم خالق في الناس يحمد ذكره ويكون عند الله غير حميد يا قارئ القرآن لا تركنها فذكر العباد ومنطق التمهيد قل للذين تنكروا درب الهدى شهرا ولم يستمسكوا بعهود ئێستاش داوا لە بەڕێز دادەبەهار بەرپرسی ئەنجومەنی خوشکانی شارەزۆری کۆمەڵی دادگەری دەکەین بفەرمێت بۆ بەخشینی سوپاس و پێزانین بە مامۆستا خەرمان عەباس و مامۆستا ژیان عەبدولقادر. مسكونة بخيال كل بريد إبليس معرضه وسار أمامهم متباهيا بالوعد
چەند دەرزیان نووسی بۆ موسڵمانان عینوانیان دانا بە نووری قورئان لە دەرزی مێژووی قورئانی ئەنوەر چلۆن هاتە خوار بۆ لای پێغەمبەر چۆن نووسرایەوە کێ بوو نووسەری لەگەلی یاران کێ کردیە بەری تعریفی چییە و ئەحواڵی چەندە کە هۆی پیرۆزین بۆ دڵی بەندە مەکی و مەدەنی و حەضەری و سەفەر لەیلی و نەهار و فیراشی ئەنوەر چەند ئەحواڵێتر پێویستن بۆمان زانینیان خێرە بۆ حاڵی خۆمان چۆنیان خوێندەوە قاریئانی پاک قیراءەی سەبعە بە شێوەی ڕووناک حکمی چلۆنە تەجویدی قورئان چۆن بۆ ئادابی گەلی قاریئان هەرچەندێکت خوێند لە زۆر و لەکەم بە ئارامی بێ و سەفای خاترجەم دە ئایەت لەگەڵ تەجوید و تەرتیل چاکترە لە ختمێ بە شێوەی تەعجیل ئەمەیە دەرزی شیوخی کیڕام خێرە تیلاوەی ئینسانی ئارام بە ئاوازی خۆش قورئان بخوێنە نوری سەعادەت بۆ دڵ بنوێنە بە ئاوازی خۆش قورئان بخوێنە نوری سەعادەت بۆ دڵ بنوێنە. داوا لە بەڕێز مامۆستا سەباح قارمانی دەکەین بفەرموێت بە بەخشینی سوپاس و پێزانین بە مامۆستا ئەحمەد شەشکی. ئێستاش داوا لە بەڕێز مامۆستا حاجی ناظم سەردار فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵات. مامۆستا موفق ئەندامی دەستەی دامەزێنەری نوری حکمە دەکەین فەرمێت بە بەخشینی سوپاس و پێزانین بە مامۆستا مەلا سەردار پێنجوێنی. ئێستاش پێشکۆتابەرکە پێشکەش دەکرێت کە مۆڵەت پێدانی قوتابیانی لقەکەمانە. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو زانیار عوسمان محەممەد. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو سێوە غەفار تۆفیق. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو بەهار عەبدوڕەحیم عەبدولقادر. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو ئاسیا ئەبوبەکر سدیق. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو نەرمین محەممەد مەحموود. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا عارف مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو آسیا إبراهيم محمد. بقصيدة مسكونة بخيال كل بليد إدريس وعرفه وسار أمام كل موقع من قومنا وفؤاد كل شهيد إقرارها أمتي معنى الهدى معنى بلوغ مقامها المحمود إقرار بصر المهدود بالدين بالقرآن مامۆستای مۆڵەتدەر مامۆستا سۆران سەڵاح محەممەد مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو ئیرام سەڵاح محەممەد. کاک ئیرام سەڵاح محەممەد بچووترین فێرخوازە کە مۆڵەتی پێدرابێت.
مامۆستای مۆڵەتدەر مامۆستا گەرمیان سەلاح محەممەد مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتراو بەهار قادر فەرەج. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا گەرمیان سەلاح محەممەد مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو نەرمین ئەحمەد عەلی. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا خەرمان عەباس ڕەشید مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو هۆژین عەتا حسێن. جێگەی ئاماژەی مامۆستا نەرمین خێزانی مامۆستا گەرمیان خۆی. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا ژیان عەبدولقادر محەممەد مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو شنیار محەممەد حسێن. مامۆستای مۆڵەتدەر مامۆستا مەهابات عەزیز مۆڵەت دەدات بە قوتابی مۆڵەتدراو سۆزیار محەممەد. زۆر سپاس بۆ مامۆستایانی مۆڵەتدەر داواکارین لە خودای پەروەردگار کارەکەی لێ قبوڵ کردبێتن و بە بەهەشتی خۆی پاداشتیان بتاتەوە و نمونەیان زۆر بێت بۆ خزمەتێکی زیاتری وڵات و نیشتیمانەکەمان. زۆر سپاس بۆ برایان و خوشکانی مۆڵەتدراو پیرۆزباییان لێ دەکەین و داواکارین لە خودای پەروەردگار موفەقیان بکات و بە بەهەشتی خۆی پاداشتیان بداتەوە ببنە مامۆستایەک بۆ خزمەتێکی زیاتری ئومەتی ئیسلام. ئێستا ئەوەی کە من ئێڵێم بە دوای منە دووبارەی بکەنەوە. بە ناوی خودای گەورە و میهرەبان بە دەنگی بەرز بێڵێ با گوێمان لێی بێت. بە ناوی خوای گەورە و میهرەبان بەڵێن دەدەم بە خودای گەورە کە گوێڕایەڵی ئامۆژگاریەکانی مامۆستاکەم بم لە پابەندبوونم بە ئاکار و ڕەوشتە قورئانیەکان، پارێزەری ئەو ڕشتە نەبچراوە بم کە بە ئەمانەت وەرم گرتووە، پابەند دەبم بەو ڕێکارانەوە کە مۆڵەتم لەسەر وەرگرتووە، بە پێی توانا بەردەوام دەبم لەسەر گەیاندن و فێرکردنی هەر کەسێک کە بیەوێت. خودای پەروەردگار شاهیدە لەسەر پاراستنی ئەم بەڵێن نامەیە. یاخوا پیرۆستان بێت و بێتە مای خێر و خۆشی بۆ دنیا و قیامەتان.